بە ناوی خۆی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان بەوەی پێدەندانی موچەکانیان کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان لە قەزای چەمچەماڵ خۆپیشاندانیان ئەنجامدا. خۆپیشاندانی کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان لە کاتێکدایە تاوەکو ئێستا موچەی مانگی حوزێرانیان وەرنەگرتووە. لەلایەکی ترەوە پێشمەرگە دێرینەکان لە دۆخێکی سەختدا ژیان دەگوزارن. ئەمڕۆژ بەوەی قەرزداریەوە شوفێرێکی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان لە سلێمانی خۆی کوشت. بەیماندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی غەمبار جەباری چالەکبوانی بواری ئەنفال و کە سوکاری ئەنفالکراوانی چەمچەماڵ هەروەها کاوان نووری پێشمەرگەی دێرین هەروە لە هەولێرەوە کاک مەحموود عومەر ئەندامی لیژنەی پێشمەرگە و شەیدان و ئەنفالکراوان لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ناڕەزایەتیەکانی خەڵکی کوردستان دژی سیاسەتی بەرزیکردن فراوانە بێت و کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوانیش دژی دۆخی ناهەمواری ژیانیان و پێنەدانی موچەکانیان لەلایەن حکوومەتەوە خۆپیشاندانیان ئەنجامدا. کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان لە قەزای چەمچەماڵ دژی پێنەدانی موچەکانیان خۆپیشاندانیان ئەنجامدا و داوایان کرد حکوومەتی هەرێم بە زووترین کات موچەکانیان دابین بکات. ناڕەزایەتیەکانی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان لە کاتێکە حکوومەتی هەرێم موچەی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوانی لە ڕیزبەندی وەزارەتەکان دەرکردو و کە سوکاری شەهیدان تاوەکو ئێستا موچەی مانگی حوزەیرانیان پێنەدراوە. کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان ئازیزترین کەسەکانی خۆیان پێشکەشی نیشتیمان و کوردستان کرد کەچی ئێستا سیاسەتی بەرزیکردن بەرامبەریان پێڕەوە کرێت. لەلایەکی ترەوە پێشمەرگە دێرینەکان بەهۆی پێنەدانی موچەکانیان لە دۆخێکی سەخت ژیانە گوزەرێن و ئەوانیش هاو شێوەی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان ماوەیەکی زۆرە موچەیان وەرنەگرتووە. پێشمەرگە دێرینەکان دەیان قوربانیان داوە لە پێناوی دروستبوونی حکوومەت و پەرلەمانی کوردستان کەچی ئێستا لەلایەن حکوومەتەوە چاوسێنرێنەوە تا دێت ناڕەزایەتیەکانی خەڵکی کوردستان لە چین و توێژە جیاوازەکان دژی سیاسەتی بەرزیکردن فراوانە بێت و حکوومەتیش بێباکە و وەڵامی داواکاریەکانی خەڵک ناداتەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. کاک غەمبەر ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خۆپیشاندانی ئەمڕۆی کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان لە قەزای چەمچەماڵ بۆچی و بەڵێ بەناوی خوا سڵاو لە جەنابتان و میوانە بەڕێزەکان و بینەرە بەڕێزەکانتان. دیارە لای هەمووان ئاشکرایە ئەم قەیرانە مادی و داراییە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە 2 ساڵی تێپەڕانوە. زەرمەندی سەرەکی لەم قەیرانەیە کە سوکاری شەیدان و ئەنفالکراوانن کە وەک پێشتر لە راپۆرتەکەتانە ئاماژەتان پێدا کە تا ئێستاکە موچەی 5 مانگیان وەرگرتووە و گرتبوونەوەکەش ناڕەزایەکەی ئەمڕۆی چەمچەماڵیش هەر لەوە سەرچاوی گرت بوو کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان چونە بەردەم قایمەتی قەزای چەمچەماڵ و دواتر چونە بەردەم دەستگای شەیدان و ئەنفالکراوانی چەمچەماڵ کە حەلێک بدۆزنەوە بۆ ئەم وەزعاکە بەڕاستی کە سوکاری شەید و ئەنفال لە بەڕاستی لە دۆخێکی زۆر زۆر خراپایە، دۆخێکی مادی و دەرونی زۆر زۆر خراپایە کە نمونەمان لایەوە دواتر لە درێژەی بەرنامەکەی ئاماژەی پێدەین. دۆخەکە زۆر زۆر خراپە. زۆر باش ئەوەی کە بەرەزوتت ئێوە کوسوکاری شەیدان و ئەنفالکراوان جگەلەوەی کە 4 مانگی ساڵی 2015تان پێنەدراوە تەنها موچەی مانگی 5تان وەرگرت و مانگی 6تان وەرنەگرت کە ئێستا باز لە خشتەی مانگی ئاب دەکرێت و هەندێک وەزارەتی تر. وەڵاهی موچەی 5 مان وەرگیراوە. ئێستش لەم ئەمڕۆکە حکوومەت هەرێم وەزارەتی دارایی خشتەی موچەی وەزارەتەکانی ئاشکرا کردووە تەنها بۆ ماوەی 1 هەفتە تەنها وەزارەتی پێشمەرگە دابەشێکە کە لە ساڵی 2013 و 2012 دواترە بە ڕۆژێک دابەشەکرا ئەو وەزارەتە گەورەیە. بەڵام ئەوەی گرفتە ئەوەی جێگەی ناڕەزایی بۆ کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان ئەوەیە کە بەڕاستی کە سوکاری ئەنفالکراوان و شەهیدان لە لیستی موچەکانە دەرکراون، یعنی لە ڕیزبەندی وەزارەتەکانە دەرکراون. ئەوترێ ئەمڕۆ بۆ نمونە بەروارەکەی دیارێکرێ کە وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان فەرمانبەرەکانی دیوانی کە سوکاری شەیدانی لەگەڵ کە سوکاری شەیدانی لەگەڵ نێ دیار ئەمەش بەخۆی گرفتە
وەکوتم دواتریش نمونە سپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەڕێزگا کاوان جەنابیشت بەخێر بێ ئەگەر قسە لەسەر دۆخی پێشمەرگە دەیرینەکان بکەین ئێستا دوای و خۆپیشاندنی کە لە ماوە ڕابردوو ئێستا دۆختان چۆنەوە ئێوە ماوەی چەندێکە مەسەلەن موچەتان وەرنەگرتووە زۆر سپاس دەکەم کاک حەکیم بەڕاستی ئێمە لە ماوەی پێشووە خۆ وەکو جەنابتان ئاگادارن ناڕەزاییمان دەربڕی بە خۆپیشاندانێکی هێمنانە و ئارامانە لە بەردەمی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چەند هەفتە بەردەوام بوون بەڵام بەداخەوە ئێمە بێباکی و بێمنەتی حکوومەتی هەرێم بۆ چارەسەرکردنی کێشەکەی ئێمە وەکو هەموو توێژەکانی کە وەکو توێژی مامۆستاش و توێژی خادەنشینی مەدەنی و شەهیدان بەڕاستی ئێمە تا ئێستا 4 مانگمان وەرگتووە لە ساڵی 2016 ئێستا موچەی مانگی 5مان وەرنەگرتووە و کە ئەمەش بەڕاستی فشارێکی خستۆتە سەر باری دەرونی کەسانی خانەنشینی پێشمەرگە و خانەوادەی شەیدە بەڕێزەکانمان بەڕاستیەوە ئیتر ڕۆژ بە ڕۆژ کارەساتە بینن و ڕۆژ بە ڕۆژ شتی چیرۆکی ناخۆشە ئەبیستین و چونکە تەسیری کردوتە سەر پەیوەندی کۆمەڵایەتەکان و سەر کەسایەتی پێشمەرگەی خانەنشین زۆر باشە چ چیرۆکێکەیە کە بەرز لەناو پێشمەرگە دێرینەکانی چیرۆکێکی کارەسەربار بێ بۆی ئەم دۆخەی کێسە وەڵای چیرۆکەکان کاک حەکیم زۆرن بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ چیرۆکی سیر و سەمەرابیسین ڕۆژ بە ڕۆژ من چەند ڕۆژێ لەمە و یەکێک لە پێشمەرگە دێرینەکان پارەی لە مناڵەکەی قەرز کردبوو بۆ ئەوەی خێزانەکەی پێبژێنێ ئێمڕۆ ئەو چیرۆکە ناخۆشەمان بیست کە ئەو شۆفێری تەکسیەی کە خۆی کوشت و نامەی لە دوای خۆی بەجێما شۆفێری کۆمەڵە پێشمەرگە دێرینەکان بەڵێ لای بەڕێزێ بوو لە بەڕێزەکانی مەکتەبی پێشمەرگە بەڕاستی زۆر ناخۆشە کە تۆ دوو یینێکی کردووە ئەڵە کەس تاوانبار مەکەن و باسی نەهامەتی و کەم دەرامەتی خۆیەکە کە گەیانێتی بۆ ئاستە دەرونیەی کە بتوانێت دەستی بچێتە خۆی کە بەڕاستی خۆکوشتن هەر شتێکی لە هیچ شەرعێک و لە هیچ یاسایەکە ڕێگە پێدراو نییە و بەڵام ئیتر ئینسان کە گەشتە باشکەواتە ئەوەی کەم ڕۆڕووداوت دڵتەزێنەوەی کە مەسەلەن ئەو شوفێری کۆمەڵە پێشمەرگە دێرینەکان خۆی کوشتووە نامەی بەجێهێشتۆ بۆی ئەم دۆ خراپۆ بۆی قەرزداریەوە ئەم کاری ئەنجام داوە بەڵێ ئەم نامانەی کە بەجێهێشتووە کە کەس تاوانبار نەکەن و لە چەند ڕۆژی ڕابردووشە ئەو مامۆستا بەڕێزەی کە لە سیارەکەی لە ڕێشار زور وەرگەڕان هەمان شت نامەیەکی بەجێهێشت بوو وەکو توێژە ئەویش داوای ئەڵێ قەرزم هەیە لە لایک فلان یعنی قەرزاری فلان فرۆشگایەکە دوای خۆی وەکو وەسێدنامەیەک باسی لەو قەرزە کرد. سوپاسان دەکەم دواتەگەرم لای هەردوو بەڕستان ئەگەر بچینە هەولێر لای کاک محمود زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا دەمەوێت ڕای بەڕێستیان وەکو ئەندامێکی لیژنەی پێشمەرگە و شەهیدان و ئەنفال لە پەرلەمانی کوردستان سەبارەت بە دۆخی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان سەبارەت بە دۆخی پێشمەرگە دێرینەکان بزانین. بەڵێ بەناوی خی گەورە میێرەبان سڵاو بۆ جناب و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەشتان و بۆ میوانە بەڕێزەکانتان سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم بەڕاستی جێگەی داخە ئەمڕۆ ئەو کارە ساتە دڵتەزیانەمان بیست بۆیە پرسە و سەرخۆشی خۆم بە خانەوادەی ئەو برا بەڕێزە کە لە کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان بوو بە مایەی قەتڵی نەفسی خۆی و ئیمانەکەشی ئەوە کرد بەداخەوە زۆر ناخۆشە ئەمەش ئەوە گەێنێ کە ڕۆژانە لێرە و لەوێ لە وڵاتەی ئێمە چیرۆکی سیر و سەمەرە دەبیسین و دەبینین لە ماوەی چەند ساڵی ڕابردووی دەسەڵاتی ئەم حکوومەتە ئەم وڵاتەی ئێمەدا ئەوە بەرهەمی خەبات و مادووبوونی ڕابردوومانەکە ئەو چیرۆکانی لە یەکەوێتەوە. سەبارەت بە کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان یاخود پێشمەرگە هیچی کەمترێ لەو چین و توێژانەی لە سەرجەم شەریحەکانی کۆمەڵ کە ڕۆژانە بینین لێرە و لەوێ خۆپیشاندانەکرێ ناڕزایی دەربڕێ وا لە خۆپیشاندانی 27 ئیمان کە بە شێوەیەکی هێمنانە و بە شێوەیە کە ئەوەی سەلمان هیچ دەستێکی سیاسی لە پشتی ئەم خۆپیشاندانەوە نیە تەنها لە پێناوی قوودی خەڵکایە گوێزرایەوە بۆ ئەمڕۆ کە بینیمان بایکۆ دەستی پێکرد بایکۆدی کە زیانێکی گەورە بە جارێکی تر بە دیوێکتا لە ئیشوکاری خەڵکو لە ژیانی ڕۆژانەی خەڵکە گەێنێ بەڕاستی ئەمە لە هەر وڵاتێکی دنیا تەماشایی بکەی کاتی واتۆ پێ بڵێ ستۆپ بەڵام لە لای ئێمە بەداخەوەم دەسەڵاتە بە خۆیان ناچێتەوە لە دنیادا حکوومەت
کرێکاری میلەتە خەڵک عقدی 4 ساڵی یا 8 ساڵی لەگەڵا ئەکا بۆی ئیشوکارەکانی بۆ بەڕێوە بە ئەگەر بێت و لە ماوەی ئەو فترە زەمەنیەی کە بۆی دیاریکراوە ئیشوکارەکانی بەڕێوە نەبرد انتخاباتێکی ترەگرێ و کرێکارێکی ترەگرێ بۆ بەڕێوەبرنی ئیشوکارەکانی خۆی بەڵام لە لای ئێمە ئەمان ناوێن لە ناو باوکی میلەت بەڵام باوکێکی ناعەدالەت و بەو شێوەیە کە ئەو چیرۆکانی لە یەکەوێتەوە کە باسم کرد بێگومان لە سەرجەم شەریحەکانی کۆمەڵ مەغدورترین شەریحە کە سوکاری شەیدان و ئەنفال کراون و کیما باران کراوەکانە و زائیدەن پێشمەرگە و سەرجەم هێزی پێشمەرگە بە پێشمەرگەی دێرین و پێشمەرگەی ئێستای سەنگەر و هەموو ئەوانە ژەگەڕێتەوە بۆی خۆزگا ئەم وڵاتەی ئێمە ئەو بوارە ئەقسادیە ناتەبیعی تێدێ پەڕێ خۆزگە دەستکرد نەبووایە من پێم وا بوو خەڵک ڕازی بوو بەوەی کە چۆن لە ساڵی 91 و 92 و تا 93 خەڵک وڵەچنەی ئەکرد و خەڵ ڕازی بوو بەو ژیانە کولە مەرگیە و بەڕێوێشی ئەبرد و ڕۆژانە مامۆستا دەوامی خۆشیە کرد و بۆ لە نەتیجەی ئەوەی تەحەدای حکوومەتی بەعسی کرد کە ئیداراتی لە کوردستان کێشایەوە بەڵام ئەوەی ئێستا ئەکرێ بە جۆرە لە جۆرەکان خەڵک بڕوای بە ئەم دەسەڵاتە نەماوە خەڵک بڕوا متمانەی پێ نەماوە ینی دەسەڵات لە دیوێک و جەماوەر لە دیوێک خەڵک ئەزانێ لە هەموو دنیادا دادی کۆمەڵاتی وای کردووە کە تەبەقە جیاوازەکانی فەقیر وەسەد دەوڵەمەند هەیە بەڵام لە لای ئێمە تەبەقەی وەسەد وونە یا زۆر نزمە یا ئەوەیە کە ئەبینین بەرپرسان و مەسئولین بە قافڵە سیارەکانی بۆ سەر ئیشوکار و ئارم من شخصی خۆم کە ئەندامی پەرلەمانم بەڕاستی ینی بۆ خۆم بە جۆرێک لە جۆرەکان ڕووزەردی بە خۆمە بینیم کە لە گەورەتی وەزیفەی دەوڵەتایی بەڵام کە چی سێرەکەی هیچ شتێکت پێ ناکرێت کە بیکری چکە کۆمەڵی ڕۆژانە بڕووبیان و ئەهێننەوە ئەوە وایە بەڵام هەموو ئەوانە ئەبینین دەستکردە بۆیە زۆر شوورەیە زۆر ناخۆشە کە سوکاری شەهید و ئەنفال بەو ڕات بەکەمە بۆ موچەکەمەش ڕازیە کە لقمەی حیاتی ڕۆژانێتی بەڵام 5 مانگە موچە وەرنەگرێ لە کاتێکە کە لە وڵاتێکە ئەژینە ئیش و کار هەیە نا شوێنێکە تۆ ئیشی تیا بکەی نەتوانێ و زراعە بە جۆرە لە جۆرەکان ببوژێتەوە خەڵک بتوانێت کشت و کاڵی بکانە هەموو ئەوانەیە کە وڵاتی ئێمە سەروەتی چەند ساڵەی ڕابردوو خۆیەوە بەڵام نەتوانرا ببوژێتەوە خەڵک ئیش و کاری پێوە بکە پشت بە معاش و موچە نەبەستێکە لە ڕابردووە خەڵکیان وا فێری موچە کردووە خەڵک هەمووی لە سەدا هەشتای ئەم میلەتە چاوی لە موچەیە نەک چاوی لە هێز و باز و ئیش و کار و کەسابە لە وڵاتێکای بێکاریە بێ ئیشیە هەموو ئەوانە هۆکارێکن بۆ ئەوەی زۆر باش زروفی مەعیشی بگاتە ئەم دۆخە و لە لایەکی ترەوە هەمومان نەزانی ببوورە لە لایەک ترەوە هەمومان نەزانی خاوەن پێداویستی تایبەت خاوەن پێداویستی ئەمڕۆ من متابعەم کرد بینیم یعنی کەسێکە کەم ئەندامە کەسێکە توانای هیچی شوکارێکی نییە معقولە ئەڵێ لە ماوەی 13 مانگە من 2 موچە یا 3 موچە وەرگرتەوە بەڕاستی ئەمە ڕووزەردیە بۆ حکوومەتە لە هەر وڵاتێکا بێ دەبێ ئیستقالە بدا حکوومەتەکە هەڵبوەشێتەوە بیرێکی تری لێ بکرێتەوە تازە بە تازە بی لە نازانم چ پلانێکە کرێتەوە بۆ ئەوەی موچەی خەڵکی پێدابین بکرێ پاشەکەوتە نازانم چییە کرێی دەرماڵەیە ئەوە هەموو ئەمانە کاری پینە و پەڕۆ لە کورداواری شاوتراوە کاری پینە و پەڕۆ ناگەتە نیوەڕۆ بەڵێ زۆر باش سەبار چاوەڕێکم بڵێن خوا چاکیکە بەڵێ زۆر باش سەبار بۆی کە ئەو سەبار بوتی بە خۆکوشتنی مەسەلەن شوفێرەکەی ئەمڕۆی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان ئەوەی کە قەرزدار بووە کە نامەی بەجێهێشت وێن لە هەر وڵاتێک ئەمە ڕوویدابە وەرپرسانی حکوومەت چۆن مامەڵان دەکرد کەسێک بۆی قەرزداریەوە خۆی بکوژێەوە نامە جێ بێڵێت ئەزانی ئەمانە ساوازیان لاتۆ دەسەڵاتدارانی ئەم حکوومەتەی ئمە ساوازی بوونەتەوە ینی چۆن ئەڵێ تەڕبوو لە باران ناترسێ بەعامی ئاشکرا وعد بە خەڵکەتەن وعدەکان جێبەجێ ناکەن بەعامی ئاشکرا درۆی زلە بزە بەلاح ئەکرێ بەعامی ئاشکرا دزی لە قوتی خەڵکی ئەکرێ ئەمە بۆیان چووەتە سەرکاکە ئەوە لە ماوەی ڕابردووە تاوەکو ئێستا چەندین حاڵەتی لەو بابەتە ئەگوزەرێ بۆیە بەڕاستی هیچ گوێ نادرێ خۆی دەبوو وەکو جەنابەت فەرمووت و لە ڕاپۆرتەکەشتان دیارە لە هەر وڵاتێکی ئەم سەرزەمینەدایە نەک وڵاتە ئەوروپیەکان بە وڵاتە شەرقی و دیکتاتۆرەکان شەوە ئەو حکوومەتە نەگنی گەرانە بوو ئیستقالەی ئەکرد بەڵام لە لای ئێمە ئیستقالەکردن ڕەنگە شوورەیی بێ ڕەنگە بڤە بێ خەڵکە گوێژ نادا نەک کەسێک خۆی بکوژێ ڕەنگە بە خانەوادەش سەرجەم خانەوادەیە خۆشی بسووتێنە ئەو کاسە کە ئەو کاتە کەسی هێشتا گوێی لێ نادا ئەمانە ینی قەت لە خەمی ئەوە دانی من پێمانێت تاوەکو ئێستا کەسێک چوو بێتە پرسەکەشی ڕەنگە بەرپرسێکیش تازیێنامەیەکشی بۆ نەنێرێ جا بۆیە بەڕاستی ئەمانە لە وڵاتی ئێمە چونکە نامۆنین
بۆیە بەڕاستی بە خاڵی وەرچەرخانی مەعانات و ئەندێشە تەماشا ناکرێ. بەڵێ سوپاس دەکەم چاوەڕێ ئەوە نەکەین ئەمە بێتە جێنی گەرانی. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەڕێن و لای بەرز کاک محمود کاک غەمبەرگەر بڕێن بۆ لای بەرز سەبارەت بە باسی ئەو دۆخەنە هەموارێکی ئێستا کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان تێداننی چ دۆخێکەوە چ کارگەرێکی لەسەر دەرونی کە سوکاری ئەنفالکرا و شەیدان دروست کردوکەوان مەسەڵەن قوربانیاندا بەڵام بەم شێوەی ماڵیان لەگەڵ دەکرێت. کاک حەکیم دۆخەکە زۆر لەوە خراپترەکە بەرپرسان نایبیستن بەڕاستی دۆخەکە کەس و یعنی ئەگەر لە زمانی ئەنفال وەرگری لە 1970ەوە بۆ ئێستا 28 ساڵەکە باشە ئەگەر ژنە ئەنفالێک ژنێک مێردەکەی ئەنفال کرابێ تەمەنی 30 ساڵیش بوو بێ لەو کاتەوە بۆ ئێستا 60 ساڵەکە پیرەژنێکی 60 ساڵە چی پێ ئەکرێت بەڕاستی نەئیش ماوە بیکە جاران گوڵەچنە هەبوو دەستکەنەی نۆک هەبوو درەو هەبوو خەڵک ئەچوو ژنە ئەنفال دایکی من دایکی ئەو پورەکانم کە سوکاری من و کە سوکاری هەموو وارسی ئەنفالکرا و شەیدانی ئەم کوردستانە بۆ قوتی مناڵەکانی خۆیان ئەڕۆشتن گوڵەچنەیانە کرد دەستکەنیانە کرد گەرمیانە بێژایەوە هەموو ئیشێکیانە کرد کرێکاریانە کرد بەڵام ئێستا ئەوانەش نەماوە پیرێژنەکەەوە کوتم تەمەنی بۆ بە 6 بە 7 بە زیاتر هیچی پێ ناکرێت ئیشێک نێبی کات یعنی 5 مانگ موچە نەدرێت 4 مانگیش لەو لا ینی 9 دانەمانگ تۆ 500,000 لێک دەرەوە یا 450,000 لێک بدەرەوە ئەمە بەڕاستی کارەساتە حکوومەت دام و دەستگا مەعانیەکان بەڕاستی زۆر بێباکن بەرامبەر بەم دۆخەی کە سوکاری شەیدان و ئەنفال کراوان ژنێک بۆ نمونە ماڵێک وەرگریت کە بە سەدان ماڵ هەیە لەم وڵاتەیە لەم هەرێمەیە وارد شەید و ئەنفال کراون و هەمان مەعاناتیان هەیە ئەگەر ماڵێک نەخۆشێکی درێژخایەنیان هەبێت بەڕاستی نەخۆشی هەمومان نەزانین کە پارە نییە نازانێت ئەبێت چارەسەر بکرێت بۆ نمونە ئەگەر نەخۆشیێکی درێژخایەنی هەبێت ئەبێت چی بکات باشە تۆ 2 مانگ جارە ئێستا ڕێک بە تەوقیت مانگی دەیە 5 موچیان وەرگرتووە 2 مانگ جارێک 450 بۆ 500,000 دەیتێ کە سوکاری شەید و ئەنفال چی لێکرێ ئەم بڕەپارەیە بەڕاستی پارەی نان خواردنی مێزێکی بەرپرسەکانە یعنی من ئەم ڕۆشتێکم خوێندەوە ئەندام پەرلەمانێک گەڵێت 2 ڕۆژە پارە لە ماڵمانیە باشە ئەو 2 ڕۆژە پارە لە ماڵێنێکە ئەو هەموو سەرەوەتە پێشتر وەکو ئەندام پەرلەمانان هەمومان نەزانین پارەیەکی زۆر باشیان هەیە موچەکانیان جگەل امتیازاتی حیزبی 2 ڕۆژە پارەی نییە هاواری لێ هەستاوە ئێمە کە سوکاری شەید و ئەنفال ئێمە 9 مانگ موچەمان خوراوە 500,000 دینار وەکو وتم سفرەی بەرپرسێکە هیچی پێ ناکردرێ ئێمە بەوەش ڕازی کە سوکاری ئەنفال لەکەیەوە پارەیان لە ماڵدانیەوە 2 مانگ جارێک 500,000 دابەشی کە بۆ 6 ڕۆژ ئەبێ چەندێک بکات وەکوتم خۆ ئێستا زمانی بەرد نییە تۆ نانت پێویستە ئاوت پێویستە جلوبەرگت پێویستە نەخۆشی و دەرمانت پێویستە نەخۆشی درێژخایەن هەیە ماڵ هەیە کە مەندامی هەیە پیرێژن هەر بە تەبیعەتی حاڵ پیرێژن و ئەختیاری بە ساڵاتچوەکان ئیتر نەخۆشەکەون هەر بۆ دەرمان و دەرزیەکەیان ڕەنگە مانگی 500,000 کافی نەبێت بەڕاستی دۆخەکە زۆر خراپە یعنی جگەلەوەی کە موچە نییە خزمەت گوزارەکانیش وەستاوە پێشینەکان کە کۆمەڵشت هەبوو بۆ نمونە کە سوکاری شەید و ئەنفال بووایە ژنی بێنایە شووی بکردایە نەخۆش بووایە خوێندن پارەیان بۆ ئەدا ئەمانە بڕەپارەیەک هەبوو ئێستا ئەوەش نەماوە ئەمە لایەنە کۆمەڵایەتەکانی ژیانیان بەڕاستی وەستانەوە جگەلەوەش یعنی خزمەت گوزاری ئینسانیش نەماوە ئێمە باسی ناحەی شۆڕش بکەین چەمچەماڵ ئاو نیە ئاو کاک حەکیم بەڕاستی 7 بۆ 15 بۆ 7 ڕۆژ جارێ ئاو دێتەوە زۆر بەشیان کە سوکاری شەید زۆربەی هەر زۆر یعنی لە ئامارێکی دەقیقت بەمێ لە چەمچەماڵە نزیکەی 6,000 وارسی شەید و ئەنفال هەیە باشە یعنی کە سوکاری شەید و ئەنفال یعنی دەنگی بە هیچ شتێک ناگات پیرێژنێکی 60 ساڵە اختیارێکی 70 ساڵە دێتە سەرجادا هیچی پێن هەر توانێت بەردوەشانی نیشی نییە ئەمڕۆ کۆمەڵە گردبوونەتەوە کەس نەبووە جوابیان بداتەوە کەسیش ناتوانێت جوابیان بدات چونکە ئەم دۆخە لە ئاسی زۆر باڵایەیە ئەتوانێت لە جواب بدرێتەوە سوپاس دەکەم کاکەوە گەرگەرم و لای بەڕێز پێشتر ئێوە وەکو پێشمەرگە دێرینەکان کۆمەڵێک بەڵێن دراوەی کە ژیانی پێشمەرگە دێرینەکان چاک بکرێت بە دوای کۆبوونەوە لەگەڵ مەسعود
مەسعود بارزانی ئەو بەڵێنانە بەکوێ گەشتن بۆ باشکردنی ژیانی پێشمەرگە دێرینەکان وڵی وەکو شتێک لەلایەن بەڕێزان ئەوانەی کە نوێنەری پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانن هەوڵێک درراوە کە ناوەکان جاب بکرێتەوە ئەوانەی پێشمەرگەی ڕاستەقی نەبوون و ئەوانە بەڵام وا دیارە لەلایەن پارتیەوە هیچ نەکراوە و هیچ هەنگاوێ چۆنیانی جیا بکرێتەوە ئێستا خەڵکی تر لە لیستی پێشمەرگە کەسەیەکە خراوەتە ناو لیستی پێشمەرگەوە گوایە جیاکرێتەوە و ئیتر دیسان لەژ نەدانیشتۆتەوە و چاو پیاخشانەوەی بەڵام ئەبینین بەرامبەر هیچ شتێکی نەکردووە و هیچ خۆی حاضر نەکردووە و هیچ لیستێک پێشکەش ناکە کە چێ پێشمەرگەی ڕاستەقینێ و چێ پێشمەرگای ڕاستەقینە نیە ئێمەش وەکو چەنە هەموو ڕێگایەکمان گرتوۆتە بەڕاستی هەموو ڕێگایەکی خۆپشاندانی هێمنانە بە یاداشت بە ئین تەنها ڕێگای نەخوازیار ماوە یعنی بەڕاستی ئێمە ترسمان لەوەیە کە هەر شتێ ڕوویە ئۆباڵی بەملی ئەو حکوومەتە بێ منەت و بێ باکەیە بەڕاستی خەڵک زۆر تووڕێە وەزعی پێشبەرگەی دێرین زۆر خراپە ئێمە کاک حەکیم زۆر بەمان ئەگەر پەککەوتەی کیمیاوی نەبین بەرکەوتەی کیمیاوی یا زۆر بەمان نەخۆشی درێژخایەنمان لەگەڵایە زۆر بەمان پێویستمان بۆ ئینی تەندروستیمان پێویستی بە داودەرمان و ئینی هینە بەڵام سەیرەکەی ئێمە تەلەڤیزۆنێکی ئینێکی ناوچە خەستەخانەیەکی داناوە بە ناوی خستخانەی شۆرشەوە بە ناوی بۆ پێشمەرگە بەڵام کە ئەچیت جیاوازی من و هاوڵاتیکی کە یا هەر یەکێکە گەرچی هاوڵاتی هەموو یەکە بەڵام کە بە ناوی پێشمەرگەوەیە فەرقەکەمان 1000 دینارە بەڵام کە داوای مەوعیدێکەکەی بۆ دانێک یا ددانێکە چاکەی یا نەخۆشیەکتە بێ ئەڵێ 2009 وەرەوە 2010 وەرەوە یعنی بەڕاستی کێش چاوەڕوانەکە بۆ دانپڕکردنەوەیەک 2 ساڵ 3 ساڵ کە بڕۆ ئێواران بە پارەوەرە باشە پێشمەرگە دێرینەکان بۆ خەباتیان کە دۆخەکە بەم شێوەیە لێبێت و خەڵک ئاوا بچەوسێنێتەوە زۆر جار شەرمەمان گرێ بەڕاستی ئێمە شۆڕشمان کرد بۆ ئەوەی خۆشگوزارانیمان هەبێ بۆ ئەوەی کە دوا ڕۆژی خۆمان و میلەتەکەمان ڕۆژێکی ڕوونتر و ئاسوودەتر بەڵام ناڵم هەست بە تاوانەکەین هەست دەجار ئەڵی ئێمە بووین خەتا ئەم مینەماک بەڵام ئێمە دیارە تاوانبار نین ئێمە زۆر بەمان خادەنشینین ئەوەی کە ئێستا ئەم وڵاتی ئین کردووە ئەو شەرعیەتی شۆڕژگەڕانەیە کە هەندێک کەس ئیمڕۆژ هینیەکە لەسەری ئەڕوا پێویستە وەکو دەوڵەتێکی مؤسساتی تۆ ئەڵێ حکوومەت هەیە حکوومەت ئەبێ مؤسسات هەبێ ئەبێ یاسا هەبێ کە تۆ پەرلەمان لە کار خەیت ئیتر یاپەکی خەیت چی یاسایە دەرەکەیت چی هینێکەکەیت تۆ مؤسساتت نەبێ ئەبێ بە دیوەخانێکی هین بەڕاستی ئێمە بە هاوڵاتی بوونمانەیە دەوڵەتێکی مؤسساتیمانەوێ مارتین لۆتەر کینگ قسەیەکی هەیە ئەڵێ من یاسامەوێ یاساوا لە کابرای سپیپێست ناکا منی خۆش بوێ بەڵام ڕێی لێگرێ کە تەعەدام لێ نەکا منیش یاسامەیە کابرای جامانە سوور کابرای جامانە ڕەش پێویستم پێریە منی خۆش بێ بەڵام ڕێی لێگرێ کە تەعەدام لێ نەکا ئەوەی کە ئێمە داوایەکەین یاسایەکمانەوێ ئەو یاسایە فەرقی پێشمەرگەی دێرین و هاوڵاتیە نەکا ئەگەر چی پێشمەرگەی دێرین با بڵین خەباتی کردووە و هیلاک بووە بەڵام ئێمە بە هاوڵاتی بوونمانەوێ ئێمە دەوڵەتی مؤسساتیمانەوێ لە کاتی خۆیان بەڵام ئەو ناشەفافیەتەی کە لە داهاتی هەرێن داهات زۆرە کاک حەکیم داهات زۆرە ئێستا باجەکان زیاد کراوە ئێستا لە هەر شوێنێکە چی ڕسومات زیاد کراوە گومرگ زیاد کراوە هەموو شتێ زیاد کراوە داهاتی نەوت زیاترە لە 4 مانگ لەمەوە پێش خێرە ناتوانانی ڕوبع موچەکەش بیت بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتر دەگەڕێنەوە هەولێر لای کاک مەحموود لەگەڵمان بمێنەوە
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکم حەموود ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان قسە لەسەرەوەکەین کە بەڕێز وتت ئێستا پەرلەمان پەخراوە ڕەنگە ئێوە وەکو لیژنەی پێشمەرگە و شەیدان و ئەنفالکراون توانن وەکو پێویست ڕۆڵ بین بۆی پەخستنەی پەرلەمان و ئەی سەبارەت بە ڕۆڵی وەزارەتی پێشمەرگە لە مەسەلەی چاکردنی بژێوی پێشمەرگە دێرینەکان سەبارەت بە ڕۆڵی وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان بۆ باشکردنی ژیان گوزەرانی کەسوکاری ئەنفالکراوان و شەیدان دەکرێت چ ڕۆڵێک ببینن چ ئەرکێکیان لەسەر شانە ئەوان لە ئەنجومەنی وەزیران؟ بەڵێ بوو بورەجا ئێوە بۆ خۆتان نەزانە هەفتەی داهاتوو دەبێتە 1 ساڵ کە پەرلەمان پەکخراوە کە پەرلەمانیش پەکخراوە هەر لە پێناوە پەرلەمان پەکخراوە کە متابعە و بەدواداچوون لە کەیسی وەزارەتەکانی حکوومەتی هەرێم نەکرێ بۆیە ئێماوە لە ماوەی 1 ساڵی ڕابلێتاوەکو سەب پەرلەمان پەکخراو هیچ ئیشوکارێک نەکرا و نەمانتوانێت بەدواداچوون و متابعی ئیشوکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە بەڕاستی لەگەڵ ڕێزمە هەر بەناوە ناوی حکوومەت باچکە بە جۆرێک متمانێت لەدەستدا ئەوە تا ئەبینی ڕۆژانە هەموو چین و توێژەکانی کۆمەڵ ڕەفزی ئەو حکوومەتاکە و گلەی و گازندە و ڕخنەی لەو حکوومەتە هەیە و بگرە بە حکوومەتی خۆشی نازانێت یعنی بە جۆرە متمانەی لەدەست داوە. سەبارەت بە وەزارەتی پێشمەرگە لە گەرمەی شەڕی داعش و لە وەزعی کە ئێستا وەزارەتی پێشمەرگە سەرقاڵی جێبەجێکنی ئەرکا هەمووتان نەزان کە وەزیری پێشمەرگە لە کار خرا لەو ڕۆژانەی ڕابردووە من خۆم شتێک لێدوانێکی کاک وشار زێبارهیم گوێلێ بوو ئەڵێ معقولە لە حکوومەتێکا کە سەرگەرمی شەڕی داعش و وەزعی اقتصادی و تەقەشفە کەچی وەزارەتی مالیە و وەزارەتی دیفاع لە کارەخرێ شورەیە بۆ حکوومەتی عێراقی ئەو بە شورەی ئەزانێ بەڵام لەولا حکوومەتەکەی خۆی بە شورەی نازانێت کورد قسەیەکی ئەڵێ دەرزیەک بە خۆتا بکە اینجا شوزنێک بە کەسێکی ترا بکە ئەوە سەبارە بە وەزارەتی پێشمەرگە بۆیە ئەکرێ بڵێم ڕاستەوخۆ لە نزیکەوە ئێمە ئاگادارین بە ئەوەی کە تا ڕادێک چی ئەگۆزارێ لە وەزارەتی پێشمەرگە چۆن ئەبێت چۆن نابێ ڕاستە ئێستا وەزارەتی پێشمەرگە بەشێ لە یەکەکانی وەزارەتی پێشمەرگە ئەو بڕەپارەی کە حکوومەت کە وەزارەتی دیفاعی ئەمریکا بۆی دیاری کراوە لەلایەن ئەمریکاوە ئەوە دوو مانگە موچەی بەشێک لە هێزی پێشمەرگە دێ بە تایبەت ئەو لیوانەی کە بەشداری لە واجب و لە بەشداری لە شەڕی مووسڵاکە لە داهاتوودا سەبارەت بە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانیش من لەگەڵ ڕێزی زۆرم بۆیان بێگومان وەزیر بۆ خۆی پیاەکی بەڕێز و محتەرەمە و چیشی پێ بگرێت کردوێتی و ئەیکا بەڵام لە ڕاستیە قەزیەی ئەم وڵاتە با ئێمە بەڕوون و ئاشکرا بڵین لە دەستی وەزیران نییە لە دەستی کەس ڕاستەوخۆ کلیلی چارەسەرکردن و دروستکردی کێشەکان لە دەستی خەڵکانی باڵای ئەم حکوومەتایە لە دەستی ئەوەی کە ناوی لێراوە سەرۆکیێرێم ئەوەی کە ناوی لێراوە سەرۆکی حکوومەت ئەمانە کێشەکان لێرەیە کاک حەکیم کێشەکەەوە نییە وەزیرێک چی پێگەر چی بێ ناگە چکە لە وڵاتی ئێمە سیستەمی لامەرکەزی نییە تاوەکو وەزیر سەلاحەتی هەبێ یا محافزێک سەلاحەتی هەبێ یا کەسێکی تر سەلاحەت هەبێ دۆخەکە لە کوردستانە دۆخێکی دروستکراوە دەستکردە بە تەلەفۆنیەک و بە تەنها پێش دقا ئەتوانی یەکلا بکرێتەوە ڕەنگە وەزی خەڵکیش چاک بکرێتەوە ئەجا لەبەر ئەوە ئەرکی وەزارەتی پێشمەرگە یا وەزارەتی شەهیدان ئەوەیە ئەگەر ڕۆڵیان هەبواە ئەگەر سەلاحەتیان هەبواە ئەگەر ئیمکانێتیان لە بەردەست هەبواە زروفەکە بەو شێوەیە نابوو سادەترین مافی
خەڵک ئەوەیە وەکو وەزارەتی پێشمەرگە موچەی پێشمەرگە لە سادوکاتی خۆیان بدرێ و وەکو وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوەکان موچەی ئەنفالکراوەکان لە ساڵێکە 2 مانگ نەدرێ معقولە لە مانگی 5 تاوەگوستە کە سوکاری شەهید و ئەنفال موچەی وەرنەگرتووە لە کاتێکە کاتی خۆی لە پەرلەمان بڕیار دەرکرا و پرۆژە تەقدیم کرا و هەروە حکوومەت بەڵێنیدا کە هەموو ئانە لە کات و ساتی خۆیان بدرێ بەڵام جێبەجێ نەکرا کە جێبەجێ نەکرا ئێمە ئەگەر بزانین وەکوتم ئەمری واقعا بزانین نییە ئەوە خەڵکیش تەسامح لەگەڵ ئەو وەزعاکە بەڵام ئەم قەیرانە قەیرانێکی دروستکراوە و هەشە ڕۆژانە دەبینی نەوت هەر ئەڕوا و پارە نایە ئێمە نازانم لەوت ئەکرین یا ئەفرۆشین کە پاشەکەوتی موچە دەزیشان کرا و قەراری لەسەردرا لە ئەنجومەنی وەزیرانەوە من لێرەوە ڕخنە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران تاوەکو سەرجەم ئەو وەزیرانەی بەشداری لەو جەلسەیانە کردووە بە مقەسەر ئەزانم و دەستیانەیە لەو تەقەشف دروستکردنا ئەو کاتە نەوت بە 21 دلار بوو جا خۆیسان نەوت لە سەروی 50 دلارەوەیە ئەی نابێت چاک بکرێ ئەی نابێت لە ڕوبعکۆ بکرێ بە نیوە و لە نیوەکۆ بکرێ بە سێر بوانە زۆر باشە بەڕازی خەڵ تەحملی نەما من تێناگەم حکوومەتە گوێی نییە کەڕە لاڵە نازم بەڵێ زۆر باشە پێ دوایە کەڕ و لاڵم حکوومەتە گوێی لە ئازاری کە سوکاری شەهیدان و ئەنفالکراون پێشمەرگە دەرینەکان نییە من پێم وایە گوێی لێ ئەبیسێ چکە ڕۆژانەش دەیان الحەمدولillah ئەوەی ئەلام زۆرە دەیان شاژەی تەلەڤیزیۆنێ و لە ماڵەکانی هەمووشیانە هەیەیانە و هەمووشیان ئەیبیسن بەڵام کاری پێ ناکەن چونکە ڕاهاتون بەوەی ئەزانن خەڵک تا ڕادێک لەبەر ئەو دۆخەی کە شەڕی داعشە خەڵک نایەوێ کارێک بکە ئیسە بچووکترین شت لە هەر شوێنەکە بکرێ یەکسەر ئتیهامە دەکەن ئەمە دەسی سیاسی لە پشتە ئەمە تابووری پێنجی لە پشتە ئەوە نازم چیە کۆمەڵێ کێشەر بۆ دروستەکەن یاخود ژیانە دەخەنە مەترسیەوە وەکەوەی کە بینیمان لە سێ چوار ڕۆژی ڕابردووە پێشمەرگەیە کە پێشمەرگەیە واجبی شەرعی خۆی جێبەجێەکە لە سەنگەری پێشمەرگایەتە بەڵام گوێ ئەگرن و لەو سەر و برۆی ئەتاشن و ئەتکی کەرامەتێکن و لەو دی و سەیترەکان و فڕێدن لە بەڕاستی ئەمە وڵاتێک ئاوات پێ بکرێ ڕەنگە خەڵکیش هەر ئەوەی پێەکرێکە خۆبیشاندان بکەوە بێتە سەرجادە و ئەوانە خۆی گەریسامە دەوڵەتێکی تر بێ حکوومەتێکی دژە کورد بێ خەڵ ڕەنگە بچێ دار و پەردوی ئەو وڵاتە بسووتێنێ بەڵام خەڵ دڵی ئازاریە ئێستا من هاونیشتمانانی ئەم وڵاتە خەمخۆرترن تاوەکو دەسەڵاتدارانی ئەم وڵات بەڵێ زۆر باش ئێستا کاک محمود بەرز پێ دوای ئێستا ئێمە لە کوردستان حکوومەتێکی دژە کوردمانەیە ئەزانی دژە کوردە بەڵام تۆ لە هەموو دنیادا لە کابینێ هەر وزارەتەکە وەزارەتێکی ناوی نەخشە و پلانە ئەم وەزارەتە دەبێ کاراترین و لوبی هەموو وەزارەتەکان بێ بۆی نەخشە و پلانی هەبێ لە چۆنەتی جێبەجێکردنی بودجەی وڵات لە جێبەجێکردن و دابینکردنی دادی کۆمەڵایەتی لە پلاندانان بۆ ئەو حکوومەتە لە ماوەی کابینەکەی کە وعد بە هاوڵاتیانی و هاونیشتمانیانی خۆی ئەدا چی ئەکە بەڵام ئایا ئەم وەزارەتی تەختیتە ئەم وەزارەتی پلاندانانە لە لای ئێمە لەسەر ئەساسی وەلادانرێ یا لەسەر ئەساسی اختصاص و پرۆفیشیناڵی و ئەوەی خۆی دانرێت کە کەسێک بتوانێت پلان بۆ ئەو دۆ یاخود ئەوەتانێ ڕێگەی لە گیرە ڕێگەی پێنادرێ سەلاحەتی نادرێتێ یا ئەوەتانە هیچی لە نازانێت لە وڵاتە چۆنەڵی کورقسەیەکی لە ئاشی نەزانە و خی گێڕی باڵە سوپاس دەکەم دوات تەگەڕێم وڵای بەڕێزت کە غەمبەرەکە بکرم وڵای بەرز سەبارەت بە دۆخی ئێستا ئەو پێتان وایە لە کوردستان ئێستا ژیانی کە سوکاری ئەنفالکراون خۆش یاخۆ ژیانی ئەنفالچیەکان کامیان خۆشتر بەتەئکید ژیانی ئەنفالچیەکان ئێمە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمیش وەزارەتی داد لیستێکی هەیە 258 کورد و پێم وایە بێت 426 کە کاک مەحموود ڕەنگە باشتر بزانێت ئەمانە داواکراون تا ئێستا کەس دەستگیری نەکراوە کاک حەکیم تا ئێستا هیچ کەسێک دەستگیر نەکراوە ژیانیان زۆر زۆر باشترە ژیانیان زۆر زۆر خۆشترە هیچیان موچەکانیان لە 5 قات و دەقاتی کە سوکاری شەید و ئەنفالکراوان کەمتر نییە جگەلەوەی کۆمەڵێکیان نازانمە بستین دیوەخانانە و نازانم چیان پاسەوانی دیوەخانە لەم قۆناغەدا ئەوانە سوکاری ئەنفالکراوانیش هیچیان نییە ئەبێ هەبێت کە سوکاری ئەنفالکراوانش هیچیان نییە نان نییە کاک حەکیم دایکی ئەنفالکراوێک لە گرتەیە کابینیمان لە چەمچەماڵ پێڵایەکی دڕاوی پێەیە حاشا لە بینەرە بەڕێزەکان و شاشەکەتان پێڵاوەکەی بەرزەکاتەوە دڕاوە ئەڵێ من دایکی ئەنفالکراوێکم
ئەم پێڵاوە دڕاوە دراوسەکەم بۆی کڕیوم یعنی ئەمە ئیتر لەمە تراژیدی تر بڕوان ناکەم بە مێژووی کورد دروست بوو بێ بۆ ژیانی تراژیدی کە سوکاری ئەنفالکرا و شەیدان پێڵاوێکی دڕا و بایچ 2-3 دینارە پێڵاوێکی لاسیک دراوسەکەی بۆی بکڕێت یعنی ئەمە بەڕاستی ئەمە مای تێڕامانە مای گریانێکی هەمیشەیە بۆ بەرپرسەکان ئەگەر هەر کەسێک ویژدانی هەبێ و زەمیری هەبێ و شعوری مرۆڤایەتی تیا مابێت ئەبێت بەڕاستی بگری بە دیارە و پێڵاوە دڕاوە کە دراوسەکەی 3,000 دینار ئەدا بە دایکی ئەنفالکراوێک پێڵاوێکی دڕا بکڕێت بەڕاستی ئەمە کارەسات لەمە زیاتر بڕواناکەم هۆکاری چێک کە مەسەرەن ئێستا کە سوکاری شەیدان ئەو قوربانیان داوە بەڵام وەڵامیش نادرێنەوە مەسەرەن وەڵامی داواکاریەکانی نادرێتەوە خۆپیشاندن ئەنجام دەدەن کەس گویان لێ ناگرێت کە سوکاری ئەنفالکرا و شەهیدان شەهید یعنی دواپلەی ئینسانیەت و شەهادەتە مەقولەیەکی عەرەبیە الشوهەدا و ئەکرەم منا جەمیعەن بەڕاستی شەهیدان بەرزترین پلەی ئینسانیەت و مرۆڤایەتین لە ناو کۆمەڵگەیە بەڵام بەداخەوە لێرە کە سوکارەکانیان پەراوەست خراون ئینسانێک کە بۆی ئەبێتە پێشمەرگە لە ڕابردووە لە ئێستاشا بۆی قوتی ئەو هەتا خۆی ماوە قوتی ژیانی ماڵ و مناڵەکەی دابین بکات کە خۆشی نەمێنێت بۆ ئەوی هیچ نەبێت پارویەک نان لە ڕێگەی حکوومەتەوە کە خزمەتی کردووە لە ڕێگەی وڵات و خاکەوە کە ساڵانێک خزمەتی کردووە سنگی خۆی ناوەتە بەرگولەوە بۆی بۆ ماڵ و مناڵەکەی بمێنێتەوە بەڵام ئێستا کە وەزارەتی پێشمەرگە کە ئێمە هەمومان کە سوکارمان پێشمەرگەیە شانازیشان پێواکەین وەزارەتی پێشمەرگە یەکەم لیستی موچەیە ئەمە هیچ کەسێک لەگەڵ ئەمەیە تەناقوزی نییە گرفتی نییە بەڵام کە پێشمەرگەکە ئەمڕۆ ئەچێ بە بەرەکانی جەنگ سبەینێ شەهید کرا ئەچێتە دوای دواوە یعنی ئەمە نازان مەهزەلەی ئەمە چییە کاک حەکیم بەڕاستی کە ئەمڕۆ موچەکەی ئەدرێتێ بەس کە سبەینێ شەهید بوو ئیتر کە سوکارەکەشی وەکو پێی زۆر باش ئەگەر وەڵامی داواکاری کە سوکاری شەیدان فالکراوان نەدرێتەوە چی ڕوودا ئێستا بزان بەیانیش لە کەلار خۆپیشاندانی کە سوکاری ئەنفالکراوانە خۆپیشاندانێکی گشتگیر بە خۆی دەبینێت کاک حەکیم پێشتریش وتم ژن و پیاوێکی 6 بۆ 7 ساڵە پیرەژن و پیرەپیاوێک نە ئەتوانێت بەرتێ بگرێت نە تفەنگی هەیە بەشی هەر زۆریان هەر توانای نووسینیان هەیە نە قەڵەمیان هەیە نە تفەنگیان هەیە نە بەردیان هەیە نە داریان هەیە نە نازانم چیان هەیە هیچیان پێ ناکرێت ئەچنە سەر جادەکان وەکەوە پیرەژنەوەکە وتم معاناتی خۆی بۆ شاشەیەک بۆ زوومی کامێرایەک دەرە بڕێت کە ئەڵێ ئەو پێڵاوە دڕاوە حکوومەتی هەرێم کوڕەکەم ڕۆڵەکەم کچەکەم خزمەتی تۆی کردووە ساڵانێک خزمەتی تۆی کردووە لە شاخ و لە شار نازانم لەکوێ بە هەر دەردەسەری و مەینەتیەک بێ خزمەتی تۆی کردووە ژیانی خۆی فەوتانەوە بۆ ئەم خاک و وڵاتە بۆ ئەوەی من بژیم دایکێکی جەرگ سوتا و بژی 6 ساڵ تەمەنێتی بە سادەی هیچ نەبێ بۆ 500,000 بژی حکوومەتی هەرم ئەوە پێڵاوە دڕاوەکەمە و دراوسەکەمان بە 2,000 بکڕێ و سپاس دەکەم کەکەوانەگەر بێمولا بەڕێز سەبار بۆی ئەوانەی کە پێشتر ئێوەتان بینی لە ئەنفالچی و جاش و ئەوانە وێنە کە شەڕیان لەگەڵ پێشمەرگە دەکرد ئێستا ئەوان ژیانیان خۆشتریان ئێوەکو پێشمەرگە دەرینەکان بەڵێ ڕۆژانەیان بینین و ئەوەی کە بەڕێز غەمبەر بەڵێ باسی کرد یعنی دیوەخانانەیان هەیە و پیاماقولانەیان هەیە و بۆنەوەکانیشان سەیرەکەی دوایی ئەو ئیمتیازاتانەی لە زمانی بەعسا وەریان گرتووە ئێستاش تەمەتوعی پێوەکەن ئێستاش پێ لە سایی ئەو سەروەت و سامانە ئەژین بەڵام ئەم حکوومەتە بەڕاستی ئەوەی کە کردوێتی بۆ ئێمە موچەیەکە کە کردی بە نیوە هەموو شتێکی کرد بە نیوە هەموو شتێکی بەڕاستی چۆن هینی پێشمەرگە کە دوای ئەوەی شەهید دەبێ موچەکەی بووەکە بە 2 مانگداری ینی وەکو کردوێتی بن بە هەمان شێوە هاتووە حکوومەتیش ئێستا بە پراکتیک 2 ئیدارەییە بەڵام بە فەرمی ئەعلان نەکراوە کە 2 ئیدارەیی نییە ئەجینا ئەم دیوی هین هەیە ئەم دیوی دێگەڵە و ئەو دیوی دێگەڵە هەروەها خەڵکیشی کۆمەڵگەشی کردووە بە 2 بەش ڕازی و ناڕازی ڕازیەکە ئەوەیە کە ئەویشی کردۆ بە 2 بەش یا لە ترسایە یا وەکو کۆیلەی حزب و هەلپەرستێک ئەویشی کردووە بین یعنی بەڕاستی هەموو شتێک لەم هەرێمەیە بووە بە دوولەت بووە بە نیوە
بەڵام ئێمە داواکەین هەوڵی شەین بە شێوەیەکی ئەتا دوێنێ تا باوەڕمان بە شێوەیەکی ئارامی و بەهێمنانە بوو بەڵام لەمە دو خەڵک ناتوانین خۆمان کۆنتترۆلکەین دو ڕۆژ بە ڕۆژ ناخۆشتر ببینین ئێمە کە هەوڵین بە ئەلکترۆنیکردنی پێناسنامەی کەسایەتی بەڵام سێرەکەی هیچ زۆر بێخەمن هەر ناشیکەن لەبەرەوەی بۆ ئەوەی ئەوانەی دوو موچە و سێ موچەیان هەیە دەرنەکەون ئێمە بە پێناسنامە ئەلکترۆنیەکە ئەتوانین زۆر مشکیلە حلکەین و زۆر یینکەین بەڵام ئەو هەنگاوانەش ناهێن بەڵا زۆر باش ئێوە پێشمەرگی دێری بۆ باس لەکە بڕات بەوە نیە کە داهاتنێ ینی پێ دوای داهات هەیە و نایدەن بە بۆ نمونەوە پێشمەرگە دێرینەکە بەڵێ داهات هەیە داهاتی هاتوچۆیە داهاتی شارەوانیە داهاتی گومرگەکانی سنوورەکان هەیە داهاتی نەوتەیە داهاتی کۆمپانیاکان هەیە داهاتی نەوت هەیە زۆر داهات زۆرە تۆ هیچ بۆ نیە کە داهات نەبێت من ئەڵێم ئەم قەیرانە دروستکراوە سزایەکی بە ئەم قەستە برسیکردنیی بە ئەم قەستینە هەمووی کە کاتێک دەستمان بر بۆ یاسای هەموارکردنەوەی سەرۆکایەتی هەرێم ئەم قەیرانانە هەمیشە قەیرانێکیش بە قەیرانێکی کە ئێمە ئەو ماوەیەک لەمە و پێش ئەندام پەرلەمانەکانمان لە بەغان چوون پرۆژەیەکیان پێشکەشی بەغدا کرد کە وتیان چاوپخشێنەوە بە داهاتی هەرێمە بۆی بزانین موچە هینی فەرمانبەران چۆنەچێت یەکسەر چون سەفەرێکیان کرد بۆ بەغا بۆ لە ناوبردننی ئەو پرۆژێ بەڵێ سوپاس دەکەم کاک مەحموود ئەگەر بگەڕێن و لای بەڕێز کاتمان کەماوە سەبارەت بۆی کە بۆتی ئێوە و مەسەلەن کۆمەڵی خەڵک بڕوای بەوە نییە کە لە وڵاتە داهات نییە ینی مەسەرەن ئەو داهاتەی کە هەیە بەشی موچە دەکا بەڵام نادرێ ئەی داهاتەکە بۆ کوێ دەڕوات بەڵێ ئەزانی کاک حەکیم داهات کەس بڕای بەوە نیە کە داهات نەبێت تۆ لە وڵاتەکە سەروەتێکی زۆر و زەبەنەی هەیە هەم لە ڕووی سەروەی حیوانیەوە هەم لە ڕووی سەروەی کشتتوکاڵیەوە هەم ئەوە نەوت لێگەڕێ لە هەر وڵاتەکە کە نەوتە بێ بۆی ئەبێ بە جەنەت بەڵام لە لای ئێمە بۆ بە میحنەت وەکۆی زۆر جاوەکو نمونەوەکو نوکتە باسیەکەن وڵاتی وا هەیە تاق و تەنیا لەسەر دارە بەڵام میلەتەکەی بە کامل ڕەفاهەتەژی مشکلە ئەوە نییە داهات هەیە یانی ئێمە بۆیە بڕوامەند بەوە ئەڵێ مانگ بە چاو ئەبینێ بەدەست ئیشارەی پێەکرێ ئیکاکە تۆ ڕۆژانە لە پێ چای هەموو خەڵکە ئەبینی تەنگەرە نەوتەکان بۆ چۆ ئەڕوا ئەبینی گومرگەکان تۆ مەسەرەن ئێستا بڕۆرە هەر لە جەزیرە و کۆکیۆ لە تورکیاوە بێ هەتا ئەگەیتە ناو برایم خەلیل ئەوەندە سیارە بەڕیزاوەساوە ڕێگە نییە پاسکیرێک بخێتە بین نێوان دوو سیارە ئەوەندە بخلە خۆمامە گومرگی لەسەرە و هەروەها لە باشماغ لە نازانم هەموو ئەو شوێنانەی لە حاجی وەمران خۆمە دیارە کاکە خەڵک بە چای خۆی بینە چۆن داهاتنی داهاتێ و زۆریشی زیادە بەڵام ڕاستە موەزەفینیان زۆر کردووە 1,600,000 فەرمان بەر لە وڵاتە ئێمە کێ کردوێتی کە لە نەبوونی خبرا لە نەبوونی ئەوەی کە ئێمە بەڕاستی چۆنەڵی ڕجلت دەولەمانیوە نەیانتوانوێت لە ڕابردووە وەکو پێویست کە کارەمە نەبووینە لە ڕووی ئیدارەدانی دەوڵەتەوە زۆر ڕۆژە گەیشتووە لە ڕابردووە چەندی پرۆژە تەقدیم کراوە بەڵێ کەواتە ئێسەوە کارەکەەوەی کە نەدانی موچە بە خەڵکی کوردستان بە سەدەم توین توێژەکان ئەوەیە کە ئێستا داهات هەیە بەڵام بۆ حیزب دەڕوا لە بری حکوومەت و نادرێت بە خەڵک ئێستا کێشە و سڕاع و ملبلانەیە گۆکو دوو جەمسەری و چەند جەمسەری لە نێوان حیزبەکانە هەیە وای لێ هاتووە کە فقدانی متمانەیە لە نەتیجەی فقدانی متمانە هەر یەکە لە بۆ خۆیان بەتایبەت هێزەکانی یەکێتی و پارتی بیریان لەوە کردوێتەوە ڕەنگە لە نەتیجە ئەم تەشنەجاتەی علامەی ڕووی داوە هەیە حساب بۆ ئەوە ئەکرێوەکە و برادرەوتی تاوەکو ئێستا دوو ئیدارەی نەک ڕنگ ڕێژ کراوە ڕۆژ بە ڕۆزەقتریش ئەگرێتەوە دەریش کەوتووە مەسەرەن سەرۆکی هەرێمە سەرۆکی حکوومەتە کاربەدەستانی ئەم دیوە هیچ دەسەڵاتێکیان لەو دیونیەوە دەسڵاتی پۆلیسێکیان نییە و پێچەوانەکەشی ڕاستە بۆیە تاوەکو ێستا حساب لەسەرەوەکە ئەو داهاتەی لە زۆنی سەوز دەستەکەوێت یاخود ئەو زاهاتەی لە زۆنی زەر دەستەکەوێت هەموو ئەوانە حسابیان بگەوت بۆ دەوڵەمەندکردنی حیزبەکانی خۆیان بۆی سبەی ڕۆژە جارێکی تر خوانەخواستە کە شەڕی چەکداری یا شەڕی ناوخۆی ڕوویدا بۆی بۆ خەرجیەکانی شەڕەکانی خۆیان ئەم پارەیە سەرف کرێ تۆ وەرە ئەم حیزبانە لە هێزی سەربازی داماڵەنەرەوەکو ئەو حیزبانەی ئێمە هەیەە
وەکو ئەوەی کە ئێستا ئێمە هەیمانە بزانە کێشەکان ڕووەدا بەڵام ئەوەیە کاکە ئەم هێزانە چونکە هێزی چەکداریان هەیە ڕۆژانە مەترسی ئەویانێک هێزی چەکدار پێویستی بۆتانە ئابووری اقتصادێکی باشێ بێ بۆیە هەموو ئەمانە لە عەمباری حیزبەکانی خۆیانە لە بنکەکانی خۆیانە کۆنتڕۆلکە تەسەوورکە ئەو پارە 450 میلیۆن دلاری کە لە ئەمریکاشەوە بۆ هێزی پێشمەرگە دێ لەوەش ئیسفادەی لێگرن مەسەلەن دۆلار ئێستا لە بازاڕ سەروی سەوسیە ئەو لەوێ ئەیدێنە دینارت دەداتێ دووەرە فەرقی ئەمەش هینەکەن ئەی لە ماوەی 25 ساڵی ڕابردووە فێری دەیان فێڵ و فڕبوونە و بەڵام لێرە ئەو میلەتە زەبن و ئیلا کاکە مەسەن کێشە لە چەمچەماڵە هەیە کێشە لە چەمچەماڵ و گەرمیان گەورەترین مەسەلەن چەمچەماڵ و کەلار و سمود و گەرمیان و هەموو ئەو شوێنانە بۆ ئەرێ ئەنفالن بەڵام بەدیوێکی ترا دەیان بیرەنەو لە سنوورەکان هەیە کاکە بەس وەکو پترۆ دۆلاری نەوت تەنها لە سەتا دوی ئەو نەوتە بۆ سنوورانە سەرفکرێ معقولە چەمچەماڵ ئێستا ئاوی نەبێ زۆر باشە بەقەدر ساحی تۆپێنێ لە مەدینە شۆڕشەوە بیرە نەوتەکانی کۆر و مەردورە ئەی باشە خێرە بۆ کەسوکاری ئەنفال لێوە بەگەڕ ناخی کاکە مەتارەکانی ئێمە دووڕۆرە مەتارەکانی هەولێر و سلێمانی بە مەتاری هەولێر هەتا مۆزەف فەرمانبەرێکی کورد دەبینی 20-50 فەرمانبەری بیانیە بینی ئەی بۆ دەورە ناکەیتەوە فەرمانبەرەکانی خۆت خەڵکی ڕۆژوردەیە سەدان خەریجێ بۆ ئەمانە ناخرێنە ئیشەوە و ئیشان پێ نادرێت لەو شوێنانە بۆ خەڵک ئیستیراتکەین بۆ ئەم وڵاتان ینی ئێمە ئەم حکوومەت ئێمە تەنیا تەقلیدی حکوومەتەکانی ترەکە بەڵام بەڕفتار و بەکار و کردەوە لی نازان یعنی تەنیا سیمایە بە جلوبەرگ بەکار و کردەوەوان بەڵە زۆر بە کورتی کاتمان کەماوە لە ماوەی خولەک سەبارەت بە و 415 میلیۆن دلارێکی ئەمریکا دایناوە بۆ پێشمەرگە بەڵام بۆچی سەرڕایەوەش کە موچەی پێشمەرگە شەردوا دەکەوێت بۆ نمونە پێدانی موچەی پێشمەرگە دو هەفتە دەخایەن زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم کاتمان نەماوە بەڵێ کاکە ئەو پارەیە کە دراوە بە وەزارەتی پێشمەرگە لەلایەن ئەمریکاوە ئەمریکا تەنها بە پێی معلوماتی ئێمە دابینی کردووە بۆ ئەو هێزانەی کە لە داهاتووە شەڕی بووسیان پێیەکە ئەو هێزانەی کە تەمرین و تەدریبیان پێیەکە لەلایەن فەرماندە ئەمریکیەکانەوە ئەوش ئەزانێ بەکێدا بۆ هێزێکە کە خۆی بەکاری هێنێ یعنی ڕاستەوخۆ ئەم پارەیە نەخستۆتە سەر بنقی ڕاستەوە بدرێت و ئەمەش بە جۆرەکان ئەکرێ بڵێم خلافی دروست کردووە و ناڕزایەتی نیگەرانی لەلای هێزی پێشمەرگە دروست کە بە عەدالەتی تەوزیع ناکرێت خۆ هیچ نەبێ با هیچ نەبێ بدرێ بەشێک لە هێزی پێشمەرگەش خۆ دەبوو ئێستا ئەرکی سوو کردایە بەشەکەی تری حکوومەتی هەرێمی کوردستان و پارەی بۆ دابین بکردایەن ئەی بۆ دابین ناکرێت بەداخەوە لێرە ئیبداع شتی باش لێرە بە مژدە بکرێت بەڵام ببینی ڕۆژانە لە شاشەکانی تەلەڤیزیۆنەوە وەکو بشرە ساڕە بە خەڵک دەدە مژدە وڵا بەیانی موچە دێ بەڕاستی ئەمە زۆر سپاس کاک محمود موچە بکەی بە مژدە و بە خەڵکی بفرۆشیتەوە ئەرکی سەشان و عەرەقی ناوچەوانی خۆیانە بۆ هەموو چین و توێژەکان نەک هێزی پێشمەرگە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک محمود عومەر ئەندامی لیژنەی پێشمەرگە و شەیدان ئەنفال کە لاولێرەوە لەگەڵمان زۆر سپاس بۆ بەڕێزان کاوەنووری پێشمەرگەی دێرین و غەمبار جەباری چالەگوانی بواری ئەنفال و کەسوکاری ئەنفال سپاس بۆ بینێرانی سپاس بۆ هاوکارانمان خواتان لەگەڵ